هاوڵاتی پێم بڵێ ئێستا شقامە ئێوە چینی کاسب خۆپشاندانێکان ڕێ خستووکە خۆپشاندانێکی نامنەظەمە بۆ کاری دەتە سەر ئێرەوە خۆپشاندانەکەتان تاکەی خۆپشاندانەوە بەرداوام بێت شار تەمێش مدەنەشە نامەنێت لە بە هاوڵاتی نە بە حقوق نەمەجار ڕێگا بگەێت بەڵام مەجبوری بینە سەجاری هیچێکی ترمان هیچ کارێکی ترمان شتێکی پێمان بیکەین خەیری ئەمە هیچێکی تر ناتوانین ئیلا ئەمە بۆمان هەیە بینە سەرجادە و هاتو هەوارکەین و جادە بگرین و ئاگە بکەین چی بکەین هەروەمان دەسەڵات بەڵێ بەڕێستان وەک هاوڵاتی دەتانەوێت نرخی تەنزیم چەند بێ یان داواکاریتان لە حکومەت و پەرلەمان چییە؟ ئێمە داواکاری لە پەرلەمان هەیە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاواز هەمیان دەنگ بەرزەکەن لەنێری هاوڵاتی خۆیان بەنێری هاوڵاتی ئەزانین خۆیان بەنێری ئێمە ئەزانن با بیکەن بە 500 دیار بۆچی 900 دیار ئەڵێ ئەم بەنزینە بەحسا بۆ داهاتە بۆ معاشی فەرمانبەران گەر بۆ معاشی فەرمانبەرانە عینەوە تەڕەشەکە بۆ چۆ فرۆشی بۆ چییە؟ بەڵێ ئێوە هاوڵاتیان پێسا خۆپشاندانە ڕێنەستووە ئەم خۆپشاندانە تاکی بەردەوامە بێت کە ئێوە زیاترچی کاسبن تاکی یەنە سەر شەڕ وڵای ئێمە بەردەوامیین بیمێ ئەن بەدڵی ئێمە بکەن سەعیدی بەڵزینەکە داگرن ئەوە خۆیان بۆ لە هاوڵاتیەکەن ناڕازی بێت لەواتی کاراسانی بۆ هاوڵاتی فەرمیشە بەڕێزە دەگەرێت بەڕێزە وەک هاوڵاتیەکە ئێستا لەسەرم شەقامەی دیارە بینی سێ شەقامی ڕئیسی گیراوە لە ئێستاە ئەتانەوێت چی بکرێەوە داواکاریتان چییە لە حکومەت و پەرلەمانوە داوامان لە حکومەت و پەرلەمان ئەوەیە کار ئاسانی بۆ هاوڵاتی بکات لە پێناوی چییە کە باری شانی هاوڵاتی قورسەکان لە باتی لیترێ بەنزیم بکەن و بە 450 بە 500 خەڵک دڵی خۆش بوو لەم سێ چوار ڕۆژەیە ئەم بەنزینە کە خەڵک بە تەمای کارتەکە بوو کە تەواو بێت لە هەرسەکە بۆی کەن بە 500 بۆی کەن بە 600 لە باتی بکرێ بوو نرخە کرا بە 900 ئەگەر وابرا لە سەرمانەکەن بە 1150 یعنی ئەمە کار ئاسانی نییە بۆ هاوڵات ئەمە کارێکی زۆر زۆر گرانە لەسەر شانی خەڵک مۆزەف و کارمەندی حکومی دوو دانەمانە مەعاش و موچەی وەرنەگرتووە کاروباری ژیانی خەڵکیانی ئاسایی کرد کە کارمەندی لە داوام و دایرەکانی حکوومەتە هەمووی بێش و بێکار وەستاوە لەگەڵ ئەمە شار باری شانی خەڵک ئەوەنێکە بەرزەکەن لە پێناوی چییە؟ بەڵێ بەڕێستان ئێستا ئێمە لە ڕێگەی خەندانەوە ئەم داواکاریانی ئێوە لە ڕێگەی وێبسایتی خەندانەوە داواکاریتان لە حکومەت چییە؟ گلەی ڕاستەوخۆتان چییە بۆەوە کارەسان؟ داواکاریمان لە حکومەت ئەوەیە کار ئاسانی بۆ هاوڵاتی بکە باری شانی خەڵک ئاسانکە ئێمە ئەوە داواکاریەکەمان ئێمە بۆچی هاتووینەتە سەر ئەم جادێ هەموو کەسێک ئەوانەی کە ئەلێرە ئیبینی ئەم هەموو هاوڵاتیە هەموو کەسێک ڕەبتی بە ژیان و ئیش و کار و مۆزەقی خۆیەوە هەیە خەڵک پێی خۆشە بێتە سەر جادە کەس پێی خۆش نییە